بۆیە بەڕێزەکانم جێ خۆیەتی ئینسان لەم دا کە گەنمەوە فێر بێ ئەم دەن کە گەنمە چ قیمەتێک و چ قەدرێکی هەیە کە خوای گەورە پێی بەخشیوین. واللهی لە ئەفریقا بینیمە بەڕێزەکانم باوک کە زۆری بۆ دێ و مناڵەکانی لە برسا هاوارەکەن و هیچیان پێ ناکرێ بۆیان ئەچنە سەر شارە مێرولەکان لە بیابانە، لەناو شێرە مێرولەکانە هەڵێدەنەوە بۆ ئەوەی کە ئەو مێرولانەی دەنکە گەنمیان خەزن کردووە دیسانەوە کۆیکەنەوە و لە بێژنگی بن و خۆڵەکەی لێ جیاکەنەوە و گەنمەکە لە مێرولەکان بسەنەوە و بیبێژنەوە بیهێنەوە بۆ مناڵەکانیان. سبحان الله، هەتاوەکو ئەو حەددە خەڵق قیمەتی ئەمە ئەزانێ، خەڵک بە دوای ئەمەوەیە بەڵێ. بۆیە لە سین بینیومە کە کەسێ دێ ئاوا ئیشارەتت بۆ ئەکا لە کاتێکا تۆ لە مەطعمێکا دانیشتی و توی نانە خۆیت، ئیشارەتت بۆ ئەکا لە برسیمە نانێکی بۆ فڕێ ئەدەی یاخود کوشکە سەمونێکی دەیتێ بەبەر چاوی تۆوە لەگەڵ ئەو ئاوەی کە ماوەتەوە لە دەبەکە تا ئەیدەیتێ بەبەر چاوی تۆ ئەیخوا لە برسا. یعنی پێویستی بەو نانەیە کە لەبەر تۆ ئەمێنێتەوە. بۆیە ضرورە ئینسان لە کاتێکە ئەمەی لە بەردەسایە قەدر و نیعمەتەکەی بزانێ. چکە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم هەتاوەکو وەفاتی کرد و هەتاوەکو دنیای بەجێهێشت ئاردی سپی نەبینی، لە ئاردی جۆش تێری نەخوارد. خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەجێڕێتەوە فەرمێ ئایشە فەرمێ وەڵڵاهی سێ دانە جار مانگمان نەبینی هیلالمان نەبینی ئاگر لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناکرایەوە. بە هەموو قیاساتێکی ئەمڕۆ بێ بڵین کاکە ئەهلی جەماعەت خێرتانەگا تۆزێ غیرەتتان تیا بێ کوڕی ئێمە وەزمان باشە بەس ماڵێک هەیە وەڵڵاهی 2 مانگە ئاگر لە ماڵەکەیان نەکراوەتەوە، وەڵڵاهی نانی ڕق لە ماڵەکەیان نییە بیخوا. ئەڵێن وەڵڵاهی بەڕاستی بێغیرەتیە ئێمە لە گەڕەکەکەمانە پیاوێکی ئاوا هەبێ و ماڵێکی ئاواری ئاوا هەبێ پێمان نەزانی بێ، هەمووی ئەکەوینە خۆمان. بەڵام ئەمە ژیانی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە خوای گەورە بۆ عەزەمەت و بەو گەورەیە دروستی کرد. شەرق و غەرب لێیە ترسان، بەڵام لە ماڵەکەیە کوچکێنان نەبوو کە سکتێرکە. زۆر جار بەیانی خەبەرێ بۆی فەرموو ئەی عایشە شتێک هەیە بخورێ، ئەی فەرموونە وەڵڵاهی پێغەمبەری خوا هیچمان نییە. تۆ تەسەوور کە بەیانی لە ماڵەکەی خۆتا هەڵەسی نانت هەیە، سەمونت هەیە، سەلاجەکەت پڕە، مەخزەنەکەت تایەتی، خێزانت بڵێ وەڵڵاهی پێخۆرمان نییە. تا ئەو دەرەجەی لە ماڵەکەی خۆیە کەرتە سەمونێ کەرتە نانێ شک نەبا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەناچاری بڵێ دەی ئەمڕۆ بەڕۆژووم. سبحان الله، تا ئەو حەددە. یعنی ئەگەر ئێمە لە سەدەمی پێغەمبەری خوایە بژیاینایە هاوارمان لێ هەڵەسامان و بەڕاستی گرانیەکە هیچ گرانیەکی ناگاتێ، هیچ وەسعێکی ناداتێ لەگەڵ ئەو دەسەڵاتی پێغەمبەری خوا هەیبوو صلی الله علیه وسلم.